زمانی دڵ و شێوەزاری حاڵ. بەیان گەروەک کلیلێک وەها بێت، ناوی ئەو دنیا ڕۆشنی لە ڕێگەی ئەو کلیلەوە دەکرێتەوە، دڵ دەبێت. نرخی هەموو وتەیەک بەڕادەی پەیوەندی ئەو وتەیە لەگەڵ دڵدا دەبێت. بەڕای من ئەوەی لە ڕێی دەم و زمانەوە گوزارشی لێ دەکرێت، تەنیا گوزارشت لە سێبەرێکی وتەکانی ناو دڵ دەکەن. هەرچیەک بێت زمانی دڵ کە وەک جێپەنجەی کەلامی جەنابی حەقا تەنیا ئەوانەی بەڕووی ئەودا کراون و هەست بەو هەناسانە دەکەن کەوا لەوەوە بەرز دەبنەوە لێی تێدەگەن. لۆجیک، داوەری و ژیری، شێواز و ڕەچاوکردنی یاساکانی واتە توخمە گرنگەکانی جەوهەری وتەن. هەریەک لە حەقیقەت مەجاز، لێکچواندن، خواستن، ئیدیۆم وەک ڕنگوبۆ و ڕووتەخت و شێوەزاری وتەن و بنەماگەلێکی گرنگن کەوا قوڵایی بە وتەکان دەبەخشن. پاشان هەریەک لە ڕەگەزدۆزی، سەجع، تێک هەڵکێش کە وەک هونەری ڕازاندنەوە و خۆشەویستکردنی وتەن بە جوانکاری زارەکی ناو دەبرێن لەگەڵ تۆوریە، دژیەک، ئەلموقابەلە، جوانی باعیس کە بە جوانکاری معنەوی ناو دەبرێن. وتەکان ڕەنگا و ڕەنگ دەکەن و گومان نییە لەوەی قوڵاییەکی داهێنەرانەیان پێدەبەخشن. هەرچیەک بێت ئەوەی لە بناغەوە وتەیەک دەکات بە وتە پەیوەندیەتی لەگەڵ دڵدا و بریتیە لەوەی هەتا چەندە دەنگ هەناسەی هەستەکانی ناوناخی مرۆڤە. لە ڕوانگەی ئەوەی وتەکان وەک قاڵبی واتاکانن، دەشێت هەریەک لە ئەلمەعانی، بەیان، بەدیع ئەگەر چی دەشێت لە ئێستادا وەک بێگانەمان لێ هاتبێت بەرامبەر ئەمانە ڕەچاوکردنی یاسا و ڕێساکانیان هەتا ڕادەیەکی زۆر گرنگ بن. بەڵام بابەتی ئەوەی دەوڵەمەندی و ناوازەی ڕاستەقینەی وتەکان پەیوەندی ڕاستەوانەیان لەگەڵ هاتنەدەرەوەی ئەو وتانە لە دڵ و ڕۆحەوە هەیە، ڕاستیەکی حاشا هەڵنەگرە. بەڵام تەنیا ئەو دڵانەی چەشنی ئەوەی بەڕمی هەیەجانێکی سەرچاوە گرتوو لە ئیمانەوە لە ژێی دڵیان درابێت دەناڵێنن، کاریگەری لەسەر گوێگرەکانیان دادەنێن و دەبنە هۆی دروستبوونی عەشق و خۆشەویستی. بە پێچەوانەوە تەواوی ئەو وتە و بەیانانەی نەبوونەتە بەشێک لە ماڵی ویژدان، بە زمانی دڵ گوزارشتیان لێ نەکراوە، بە شێوەزاری حاڵ ڕەنگ نەکراون، هەرچەندە بە بریق و باقیش بن ناتوانن کاریگەری بەردەوام لەسەر ڕۆحەکاندا بنێن. مرۆڤ پێویستە هەموو کاتێک دنیای ناخی ئاوەدان بێت و چەشنی پەرستگاکان بریسکە و بریقەی بێت، بەڕووی عەرشی ڕەحمەتی ئەودا کراوە بێت و هەیەجانی پەیوەندی بەستن لەگەڵ ئەودا بێت. هەتا ئەو واتاو کڕۆکەی گوزارشتی لێ دەکات لە چوار دەورەکەیدا کاریگەریەکی قوڵی بەردەوامی هەبێت. کەسانێکەوە چاوی دڵیان داخراوە و ڕۆحیان لە ژێر فشاری لاشە و هەڵپە جسمانیەکاندایە، شتێکی ئەو تۆیان پێ نییە کەوا بە چوار دەورەکەیان بڵێن و بیکەن. کەسانێکەوە لە هەموو قۆناغێکی ژیاندا وەک ئەوەی ئەو ببینن هەڵس و کەوت دەکەن، بە تێبینی ئەوەی لەلایەن ئەوی شەوە دەبینرێن هەڵدەستن و دادەنیشن، وەک لە قورئانی کەریمیشدا ئاماژەی پێکراوە. ئەو کەسانەی لە هەر شوێنێکدا دەبن با ببن هەمیشە وەک ئەوەی ئەو لە بەردەمیاندا ئامادە و چاودێر بێت هەناسە دەدەن و سیماگەلێکی درەخشانن کەوا ئەڵڵاه بەبیری چوار دەورەکەیان دەهێننەوە. هەموو کاتێک هێندەی ئەوەی باوەڕیان هەبووە باوەڕ پێهێنەریشن و هێندەی ئەوەی هەستیان بە حەقیقەتەکان و حەقیقەتەکانیش کردووە بە چواردەوری خۆشیان گەیاندووە و هەردەم لە سینەکاندا وەک دەنگ و سەدایەکی زوڵاڵ وەها بوون کە دەنگی داوەتەوە. کەسێکی شکەوا بێ ئاگایە لە کوڕۆکی خۆی، بێگانەیە بەرامبەر قوڵاییەکانی چیەتی خۆی، لە بابەتی پەیوەندی لەگەڵ جەنابی حەقدا لە دوایی دواوە خەریکی هەستان و دانیشتن بێ، تەنانەت گەر وەک بولبول بچریکێنێت و شتانێکی داستان ئاسا پێشکەشی چوار دەورەکەشی بکات، هەرگیز ناچێتە هیچ کام لە دڵەکانەوە و لەسەر هیچ کەسێکیش کاریگەری دانانێت. دەشێت زۆر جوان قسە بکات و لە ڕێگەی قسەکانیەوە بایەخ و سەرنجی چوار دەورەکەشی ڕابکێشێت، بەڵام کاریگەریەکی بەردەوام لەسەر دوێنراوەکانی دانانێت و هەرگیز ناتوانێت ئاراستەی حەقیان بکات. ئەڵڵاه وەک کلیلی شفرەداری
ئاڕاستەکردنی مرۆڤەکان بەرەو خۆی زمانی دڵ و شێوەزاری حاڵی وەک دیاری خستووەتە بەردەممان. هەتا ئەمڕۆ کەسانێک کەوا لە ڕێگەی دڵ و ڕۆحەوە بەرز نەبوونەتەوە و زانیاری گەلێکی وشک کەوا مرۆڤەکان ناگەیەنن بە لە دنیات، قسەی قەرەباڵغ، گەمەکانی زمان و عەقڵ کەوا شاباڵ بە هەوا و هەوەس دەگرن، کەسانێک کەوا وەهایان گومان بردووە کە لەم ڕێگەیەوە کارێک ئەنجام دەدەن تەنیا دڵی خۆیان خۆش کردووە و کەسانی تریشیان فریو داوە، بەڵام هەرگیز دەستیان بە بەختیاری ئەوە نەگەیشتووە کەوا وەک دەنگ و هەناسەیەکی زوڵاڵ هەمیشە لە سینەکاندا دەنگ بدەنەوە. هەر بۆیە دەنگ، هەناسە، دەم، زمان، قەڵەم، پەنجە پێویستە لە ژێر فەرمانی ئیحساسە ناوەکیەکاندا بن هەتا وتەکان بە نرخی ڕاستەقینەی خۆیان بگەن.